درباره و مجاره روشا آلوزا شنگاله چما حکومت عراق نکاریتن و رکفنامه جبجه بکتن کواجو کریا دقل هرم کردستان السال 2020 من میوانک هیا برز دکتور ناصر هرکی اندام پیشتر یا مجن یبری پارلمانتو عراق الاستودیه برز هرکی تو بخیراتی سپاس سروکی حکومت هرم کردستان مسرور بارزانی درباره روشا شنگاله چه پیامک گهاند هم حکومت عراق هم پکک هم هیزن نیاسایی لنافچه‌ای زۆر سپاس سلااو ڕێز بۆ بینەرانی کەی 24 خێرات دکتۆر سەبارەت بە بارودۆخی شنگال بەداخەوە حکوومەتی عراقی کەم تەرخەمی سەرەکیە لە مۆزای ئێستا لە شنگالدا دەگوزارێ چونکو پاش ئەوەی کە سەرۆکاتی هەرێم خودی جەنابی سەرۆک پاش ئازادکردنی شنگال و حزوری جەنابی سەرۆک خۆی لە شنگال لە هەوڵ بەردەوام بکات چۆن بتوانێت بارودۆخی شنگال ئاسایی بکرێنەوە خەڵکی شنگال بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و ڕێکخراوە ناحکومیەکان سەردانی شنگال بکەن و شنگال ئاوادان بکرێتەوە وەکو هەموو شارەکانی تر بەڵام بەداخەوە حکوومەتی عراقی تا ماوەیەکی هەر ئامادە نەبوو هیچ ئاوکاریەک بکە بەڵام بەردەوامبوونی جەنابی سەرۆک توانڕا ڕێککەوتنێک لەگەر حکوومەتی عراقی مۆر بکەن بەڵام بەداخە ئەو ڕێککەوتنامە تەنها ڕێککەوتنامەیەک بوو کە لەسەر وەرەقە مۆر کراو و تا ئێستاش حکوومەتی عراقی کەم تەرخەمە لە جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنامەیە کە لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی حکوومەتی ئیتحادیەیە هەمووشمان دەزانین هۆکارەکانی جێبەجێ نەکردنی ئەم ڕێککەوتنە چیە لە بینی هەردوولا هۆکارەکان هەمومان دەزانین کە ئێستا لە ناو شنگال سەرچاوە هێز زۆرە یعنی تا نزیکەی دا گروپی چەکداری خاوەن هێز لە شنگال هەن و جگە لەوەش هێزی نایاسایی کە ئێستا حاکمی منطقەیە کە پەکەکەیە لەوێ بە کۆمەڵی ناوەوە خەڵکی چەکدار کردووە و لە ناو شنگالن ڕێگرن لە بەرامبەر گەڕانەوەی حکوومەت هەڵبژێردراوە پەکەکە خودی کۆمەکە چەکدارە دناوا شنگالێدا ڕێکخراوەکە يعني حكومة عراق حكومة خودي هيزة خودي سروارية خودي سبايا يعني شاو نكاريتن لهمبر هيزة كا چند چکداری وی روشه آرام بکته و یان وان چکداران دناوا شنگالی دا در بخینیتن حكومة عراقي راسته بناو حكومته بلام بكردار يعني من بلام تا استا او حكومته نبوك بتوانيت کاری خۆی یاخۆت دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنیت ئێمە دەزانین هەموو حکوومەتەیەک لە دووەکانی عراقی کە هات لەسەر حکم حکوومەتی خزمەتگوزاری نەبوون حکوومەتی خزمەتکردنی گەل نەبوون و نانتوانیوە کە دەسەڵاتەکانی خۆیان بەکاربێنن ڕەنگە ئێمە ینی ئەگەر زۆر ئەوە نەبێن بە بێویژدان نەبین سەرۆکی حکوومەتی ئێستا بەڕێز مستەفا کاظمی من دەتانم بڵێم خۆی حەز دەکات دەیەوێ هەوڵ دەدا بەڵام دەسەڵاتی نییە دەسەڵاتەکەش بۆچی دەسەڵاتی نییە ڕاستە دێت و سەردان دەکا بەڵام کە چوە بواری جێبەجێکردن ئەو دەسەڵاتە نییە ئەو ڕۆژەکان دەسەڵاتان ژ سەرۆکی حکوومەتی وەردەگریتن مەسەلەی ئەو ڕۆژەکە کە شەڕ بوو یەکەم ڕۆژ هێزی سوپای عراقی کارێکی باشی کرد بەڵام لە هەمان کاتدا ئێمە قەنەعەتمانەوە بوو کە ئەم هێزە لەم شوێنە ڕادەوەستێ دواتر کە تەداخڵات دەکرێت توجيهات دەدرێ هەر بە ئەمری ڕێز وزەرا ئەو هێزانە ڕادەوەستن تداخلات ناوخۆیی یان ئەقلیمینە تداخلات خۆی شنگال ئێستا شنگال کە بە عام شنگال باز بکەی کێشەی شنگال کێشەیەکی هەرێمی تا ڕادەیەک نێودەوڵەتیە بەرژەوەندەکانی تورکیا تێدا بەرژەوەندەکانی عراق تێدا بەرژەوەندەکانی سووریا تێدا بەرژەوەندەکانی وڵاتانی ئێرانی تێدا وڵاتانی ڕادەیەک زلهێزیشی تێدایە بەڵام کێشەی گەورە لەوەیە کە ئەگەر حکوومەتێکی بەهێزە بە ئەگەر دەسەڵاتی عێراقی یاخود بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراقی بیتوانی بە دەسەڵاتی بەسەر هەم هێزە عێراقیەکانە بچووبە ئێستا کێشەی شنگال چارەسەر دەکرا بەڵام هێزە عێراقیەکان پاڵپشتی پەکەکەن هێزە عێراقیەکان هاوکاری پەکەکەن هێزە عێراقیەکان کە ڕێگرن بەرامبەر بەوەی کەوە وەزعی شنگال ئاسایی بکرێتەوە پەکەکە بگەڕێتەوە شوێنی خۆی و ڕێگا بۆ حکوومەتی هەڵبژێردراوی شنگال چۆل بکەن و خەڵکی شنگال دەسەڵاتی خوان هەبێ و خزمەتی گەلی خۆم زۆر باشە سوپای عێراق نهاد ناوا شنگالێدا لە دەردوراوەیە گەلە جا دەبێژی ئەم پاڵپشتیە پشتازبوونێ دەینە هاوڵاتیان کوڕەوش ئارامە
li demekê de îro serokê hikûmeta Herêma Kurdistanê ragihan ku rewş li wê derê aloz e û hêzên zêdetir yên neyasayî ji derveyî Iraqê û ji derveyî Şingalê înayîne nava Şingalê de. Kewate yani çi terîqeyekê çi rêgeyekê ev hêze derbasî nava Şingalê bin çima rê bi wan hêzan tê dayîn di demekê de ne Iraqî ne ne Kurdin. ئەو هێزێکی ئێستا هێزی سوپای عراقی باز دەکەی و ماوەیەکی زۆرە لەوێ خۆی پێویست بوو ئەم بەرپرسانە کە ئێستا لەوێن بە تایبەتی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی ڕۆژئاوینینەوە پێویست بوو گۆڕانکاری بەسەردا بێت چونکو ماوەیەکی زۆرە من ئەوە ڕێی شخصی خۆمە یعنی هەماهەنگێک و ڕەنگە تا ڕادەیەک بڵێن بەرژەوەندیشی بەرژەوەندیان لەگەر پەکەکە هەیە جا چ بەرژەوەندی ینی خۆی بێت چ بەرژەوەندی لاانێکی تر بێکەوە پاڵپشت و پشگیریان دەکەن. ئێستا بەکو باسم کرد فەرماندەی هێزە چەکدارەکان هێزی سوپای لێیە بەڵام هێزی حەجی شەعبیشی لێیە هێزی حەجی شەعبی پاڵپشتە بۆ ناتوانین بشارینەوەی تر بابەتە لای هەموو خەڵکێک ڕوونە پەکەکە ڕاستەخۆ موچە لە حەشت وەردەگری کەواتە ئەگەر حەشت تەرەف بێ لەگەر پەکەکە یاخود هاوکار بێ زۆر زەحمەتە سوپا بتوانێت شنگال بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆ پشتی بویەرên 16 ئۆکتۆبەری 2017 دەشێن بێژن شنگال هەر شنگالە یان ji ڕۆیە دەموکرافیەوە گۆڕانکاری بسەردا هاتینە خۆی ئامانج لە مەسلەی شنگال خۆ ئەگەر ئێمە بچینەوە بۆ هاتنی داعش بۆ شنگالیش هاتنی داعشیش بە بەرنامە ڕێژی بووە کە بارودۆخی شنگال بەم ڕۆژە بکاتن هەمومان دەزانێت شنگال خەڵکی شنگال و زۆرینەی خەڵکی شنگالیان خەڵک خۆیان بە کوردستانی و بە کورد ناوزە دەکرد و جگە لەوەش ڕەنگە ئامادە نەبوو بوون ینی بۆ لایەنەکانی تر زیاتر ڕوو لە لایەنەکانی تر بکەن یەکێک لە هۆکارەکان ئەو بکەوە شنگال لە وەختی کەوتنەکەشی بەرنامە دەڕێژەوەکە بکە شنگال بکاتەوە ئێستاش خەڵکی شنگال ڕاستە لە وەزعێکی باشدانی بەڵام ئەبێ ئێمە نەکتەنا هەموو کەموکوریەکە یاخۆت هەموو کەمتەر خێمەکەی بخێنە سەر لایەنی حکومی بەشێکی زۆر لەسەر خەڵکی شنگالە کورتی بەشێ دموکرافیە گۆڕین بەسەر شنگالێ داهاتیە بێشک ئێستا خۆی ئێستا هەوڵ دەدەن کەەوە شنگال وەکو ناوچەی ینی ناوچە کوردستانێکی کە دەرەوە هەرێمی کوردستانە بە هەموو شێوەیە هەوڵ دەدەن کوردستان وەکو ناوچەکانی تری کوردستان گۆڕانکاری دیموگرافی ئەگەر کورتی بەرسام دەی ئەگەر ڕەوشە ئالوزا نهایە شنگالێ بپلەیەک زەرمەند بیت بۆ شنگالیان دێ دوور مەودادا بۆ کی زەرمەندە خۆی ئەمن ئەوکەم باسم کرد ینی بەشێکیشی کەم تەرخەمی خەڵکی شنگالیە بەڕاستی خەڵکی شنگالیش دابش بوونە بەسەر ئەو گروپانەدا بۆیە چارەنووسی شنگال پێویستە بڕیارێکی خەڵکی شنگال و شنگالیەکان هەبێ و لەگەر هەرێمی کوردستان بە ڕێککەوتن لەگەر حکوومەت ئیتحادی ئەگەر شنگال بەو شێوەیە کە هەیە بەو شێوەیە ئەو دەسەڵاتەکە لەسەر شنگال دەبێت بەڕاستی ڕەنگە زەرمەند حکوومەتی عراقیش زەرمەند دەبێت و ڕەنگە تا ڕادەیەک تورکیاش زەرمەند چکە سنوورێکە بەسەر تورکیاشەوە تەنها زەرەکە لەسەر ئامانج لەوەیە کە شنگال لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان دەربێت خۆی بەرنامە ڕێژێکەوە جگە لەوەش مەبەستێنە ئەو خەڵکەی شنگال کە خەڵکی شنگال زەرمەندی سەرەکی دەبن لەو بابەت ڕێز دکتۆر ناسەر هەرکی ئەندامێ خۆڵا بەرێ یا چارێ بەوەنە چارێ بەرێ خۆڵا چارە یا پەرلەمانتە عێراقی گەلێک سوپاس کۆت و ستودیۆ میوانێمە بوویت سپاس بۆ هەربژی دکتۆر